زاری وا هەیە خەڵکێک پەیجێت ئاچوزانم ڕاگەیان کارێک ئەمەی کە بۆ پێوتری بۆ لایک و کۆمنتێک شتێکەڵێ هەم هاوڵاتیان چاواشاکە هەم ڕێی ئێمە بە خراپێگەێنێتە خەڵک من تکایان لێکم ئەوەی ئەیانێ بابێن لە زاری خۆمەوە پێیان بڵێم کەوتمان پوینت تو پوینت واتە خاڵ بۆ خاڵ لە خاڵی یەک تاوەکو خاڵی چواردە من باسی چەمچەماڵت بۆکەم چواردە خاڵە لە تاسلوزە بۆ بانی مەقان چواردە خاڵە لە هەر چواردە خاڵەکە لە بەردەم کامیرەکانە هێواشی بکەیتەوە لە کۆی گشتیەکە زووتر گەیشتێتی غەراماکری یعنی پێدوانە بێت کە شەوقەکەی لێت نەدا غەرامە کەی چەمچەماڵ ئەکرێتە کار خەریکی ئەگەری هەیەکەی بێت ئیشی کۆمپانیایەکە تەواو نازەمانی ئیشەکانیان سەریع بڕاست سەریعتر و ئیشەکانیان خاوڕە خاوتر ئەگەری ڕێگای شارە زوور هەیە ئەگەری هەموو کوردستان هەیە کامێرێک گەڕۆک بەڕاستی من لە نەتی خۆمە زۆر باوەڕم پێ نییە ینی کە ئەڵێم باوەڕم پێ نییە لەبەرەوە نابە شتێکی زیادی بزانم باوەڕم بەوە نییە کامیرە بچێ لە بن سنوبەرەکانە خۆی بشارێتەوە بە کورتێکی حەزمە ڕاوکردن نییە نامەوێت ڕاوی برا شوفێرەکان بکەم شوفێرەکان تەواوکەری ئێمن ئێمە براو کەسی ئەوانین ئێمە کە لەسەر شەقامەکان وەساین بۆ پاراستنی سەلامەتی ئێوە وەساین بۆ غەرامەکردنتان نەوەساین لەبەرەوە پێم وایە لە جیاتی ئەوەی لە پەنادارێکا خۆت بشاریتەوە و چاوەڕێ بکەی ئەم شوفێرە خێرا بڕۆ و 50,000 غەرامە بکرێ ڕێنمایی شوفێرەکە بکەی پێی بڵێ کە تۆ ئەڕۆی بۆ چەمچەماڵ من لە ئەڵایی و لە بایجان و لە تەکەی کاکەمەت 3 کامیرەم هەیە و کامیرەکانیشم لە فڵان شوێن و خێرایی ڕێگە پێدراویش 80 کیلۆمەترە ئەگەر من ئەم هەموو شتم پێوتی لە ڕاگەانیش بڵاوم کردەوە تو هەر سووربی لەسەرەوەی نەوەت بڕۆ ئێفا غەرامە بکری